ساڵی نوێ زاینی بە هیوای بنیادنانی جیهانێکی باشتر دەست پێ دەکەین. ئەمڕۆ دووشەممە ئەوەڵی مانگی ژانڤیە یەکەم ڕۆژی ساڵی 2024. لە تەلەڤیزیۆنی حەزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەوە بە گەرمی پیرۆزبایی هاتنی ساڵی نوێ لە هەموو ئەو کەسانە دەکەین کە ئەم بۆنەیە جژن دەگرن. ساڵی ڕابردوو ساڵی ئازار و مەینەتی بێشمار، ساڵی پەرستاندنی زیاتری هەژاری، سەرهەڵدانی شەڕی نوێ، ئاوارەیی و جەربەدەری خەڵکانێکی زیاتر، ساڵی وێرانکاری و لە ناوبردنی هەرچی زیاتری ژینگە و گەشەی حزب و ڕەوتەنی و فاشیستیەکان لە ئیتالیا، سوید، هۆلەند، ئیسپانیا، ئاڵمان، فەڕەنسا، ئەمریکا، ئارژانتین و هیتر بوو. شەڕی نێوان رووسیا و ئوکراین، شەڕی ئازەربایجان و ئەرمەنستان، شەڕی سووریە و شەڕی سەپێنراوی دەوڵەتی ڕەگەزپەرستی تورکیا بەسەر خەڵکی ڕۆژاوای کوردستان و شەڕی ئیسرائیل و حەماس لە غەزا، ئەو شەڕانەی کە تەنیا لە ماوەی ساڵێکدا کوژران و برینداربوونی سەدان هەزاران کەس و وێرانی و کاولکاریەکی کەموێنە و لە ناوچوونی بەرهەمی ڕەنج و کاری ملیۆنان ئینسانی لێکەوتەوە، کە ئەمانە تەنیا بەشێکن لەو ئازار و مەینەتیانەی مرۆڤایەتی ئەمڕۆ لەگەڵیدا بەرەوڕووە. یەک بە یەکی ئەو ڕووداوانەیە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە جیهان و لە ئێران ڕوویاندا، ئەو ڕاستیەمان بیر دەخاتەوە کە داڕزینی سیستمی سەرمایەداری گەیشتووەتە لووتکە و لە جوانیەکانی ئەم جیهانەی کە بەرهەمی ڕەنج و کاری کرێکاران و زەحمەتکێشان و هێزی داهێنەری ئینسانە هیچ شتێک نەسیبی بەرهەمهێنەرەکانی نەبووە. ئێستا خەڵکی جیهان نەک هەردیلی سەرمایە و چەوسانەوە و گرفتاری ئازار و نەهامەتیەکانی سەرچاوەگرتوو لە بەردەوامبوونی ئۆتۆخان، بەڵکو لە بەرامبەر ڕووزاوە سروشتەکانیشدا پارێزراو نین. لافا و بوومەلەرزە و ئاگرکەوتنەوە بە ئاسانی گیان و ژیانی مرۆڤ و ژینگەکەیان لەناو دەبات. ئەگەر چارەنووسی مرۆڤی ئەمڕۆ لە دەست نیزامێکدا نەبووایە کە لە پێناو درێژەدان بە ڕەوتی بەدەستهێنانی قازانج و کەڵەکەکردنی سەرمایە و پاراستن و هێشتنەوەی ئەو پەیوەندیە ستەمکارانەی کە دایان مەزراندووە ئامادەیە دەست بەهۆر جینایەتێک ببات، ئەمڕۆ جەماوەری خەڵک بەبێ ئەوەی لە خەمینان و کار و بێبەشیەکانی ژیانیاندا بن، بە دڵێکی شاد و بە هەستێکی پڕ لە خۆشحاڵیەوە ساڵی نوێیان دەست پێ دەکرد. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەوەی ئومێدمان پێدەبەخشێت بۆ تێپەڕبوون لەم کارە ساتانەی سیستمی سەرمایەداری ئەو ڕاستیەکە مرۆڤی ئەمڕۆ بەردەوام لە پێناو بنیادنانی جیهانێکی باشتردا خەبات دەکات. خەباتی کرێکاران لە دژی ئەو هەلی و مەرجە نامرۆڤانەی کە تێدان بە پانتایی هەموو جیهان و لەوانە بەردەوامبوونی خەبات و تێکۆشانی چینی کرێکار لە ئێران، خەباتی ژنان لە دژی پیاوسالاری و سیاسەتی پیاوسالارانەی دەوڵەتەکان کە نمونە دەرەوشاوەکەی لە خەبات و خۆڕاگری قارەمانانەی ژنانی ئێران لە بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە دژی کۆماری ئیسلامیدا دەبینین، خەباتی بێپسانەوەی جیهانی لە دژی لەناوبردننی ژینگە لەلایەن سەرمایەداران و دەوڵەتەکانیانەوە و خەبات لە دژی شەڕ کە وەک نمونەیەکی دیار لە خۆپیشاندانە ژەماوەریەکانی دژ بە جینۆسایدی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە غەزە دەبینین، هەموویان هیوا بە ڕزگاربوون لەم ئازار و مەینەتیانە و بنیادنانی جیهانێکی نوێ و جیهانێکی باشتریان لە دڵماندا زیند و ڕاگرتووە. جیهانێکی کە تێدا ئازار و خۆشگوزەرانی هەمووان جێگەی کۆلایەتی و نادادپەروەری و کەم و کۆڕی و بێبەشیەکان دەگرێتەوە و دەرفەتی یەکسان بۆ گەشەکردنی لێهاتووی و توانایەکان بۆ هەمووان فراهەم دەکرێت، جیهانێکی کە تێدا ئامانج لە بەرهەمهێنان نەک بۆ بەدەستهێنانی قازانج بەڵکو بۆ دابینکردنی پێداویستەکانی مرۆڤ بێت، جیهانێک کە تیادا هەر کەس بە ئەندازەی توانایی خۆی کار دەکات و بە ئەندازەی پێویستیەکانی لە نێعمەتەکانی ژیان بەهرەمەند دەبێت، جیهانێکی دوور لە شەڕ و جنایەت و قازانج پەرستی سەرمایە و جیهانێکی پڕ لە ئاشتی و بەرابەری و ئازادی. ئەم جیهانە جیاوازە دەتوانرێت و پێویستە بنیاد بنرێت. ئەوە ڕاستە کە هیچ کەس پێشوەختە مێژووی نەنووسیوەتەوە و کەس ناتوانێت بە تەواوەتی ڕوودانی هیچ پێشاتێک
لە جاهاتوودا گەرەنتی بکات، بەڵام لە هەمان کاتدا هیچ کام لەو ڕاستیانە بەو مانایە نییە کە ئێمە نەزانین مێژوو چۆن دروست دەکرێت و ڕێگای ئازادی و ڕزگاری مرۆڤەکان بە کام ئاراستەدا تێپەڕ دەبێت. لە پێناو ئازادیدا دەبێت خەبات بکرێت و بۆ ڕزگاریش دەبێت شەڕ بکرێت. بۆ سەرکەوتن لەم شەڕەدا پێویستە بەهێزبی، بۆ بەهێزبوونیش دەبێت یەکگرتووبی، دەبێت متمانەت بە خۆت و شێوازەکانی ئەم نەوەردە هەبێت و واتای سەرکەوتن تیادا بناسی. دەبێت ئامادەی ئەوە هەبێت کە سبەینێ خۆت لە پێگەی لایەنی سەرکەوتوودا ببینیتەوە و بزانی کە دوای تێکشکاندن و ڕووخاندنی کۆشکی ستەم و چەوساوە و بەرگریکارانی نەزمی ئێستا دەبێت چ نەزمێک لە جێگایدادا بمەزرێت و چۆن لە سەرکەوتن و دەستکەوتەکانی پارێزگاری بکرێت. بۆ هیوایە کە ساڵی داهاتوو ساڵی پەرەسەندنی جیهانی خەباتی چەوساوەکان و بێبەشان و ستەم لێکراوان بێت لە پێناو نزیکترکردنەوەی مرۆڤایەتی لەو ئامانجە بەرز و پیرۆزە.